بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێکەینەوە کە بەرنامەی کاربریتیە لە بەردەوامبوون لەسەر گفتوگۆکانی راپۆرتی شاندی پەرلەمانی کوردستان سەبارەت بە سەردانیان بۆ کۆبانی. بەداخەوە چەند جارێک لە پەرلەمانی کوردستان لەم چەند دانیشتنی ڕابردوو هەندێک پاسوخواستیانەت ئەهێنرێتەکایەوە کە هیچ پەیوەندی بە دانیشتنەکانەوە نییە. لەم دوو ڕۆژەی ڕابردووش هەندێک جار بابەت و ڕوژێنراوە کە لە ضمنی ئەجەندای کاری پەرلەمانی کوردستان نەبووە، لە ضمنی ئەو بەرنامەی کارە نەبووە کە لە بەردەمی ئێوەی بەڕێزە. ئێمە لە دەستەی سەرۆکایەتی بڕیارماندا بوو کە لەم دوو ڕۆژەیە ڕێگە بە پەرلەمانتاران بین قسە بکەن، تەنانەت دەگەر جاری واش هەیە قسەکانیان هەندێک جار لە پەیڕە و بچێتە دەرەوە، لە ئیتاری بابەتەکە بچێتە دەرەوە لەبەرەوەی فشارێکی زۆر لەسەر پەرلەمان و پەرلەمانتاران هەبوو. ویستمان پەرلەمانتاران ئازادی خۆیان وەربگرن لە قسەکردن، بەڵام بەڕاستی ئازادی قسەکردن بۆ ئەوە نییە کە پەرلەمانتار هێرش بکاتە سەر هەر کەسایەتیەکی تر، هێرش بکاتە سەر هەر هێزێکی سیاسی تر و هەوڵی دروستکردنی پشەری بدات لە ناو هۆڵی پەرلەمان. ئێمە کۆمەڵێک گرفتمان هەیە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە پەیوەندیدارە بە شێوازی قسەکردن، کە پەیوەندیدارە بە کاتی قسەکردن لە ناو هۆڵی پەرلەمان و پەیوەندیداریشە بە شێوازی بەرزەفتکردن لە ناو هۆڵی پەرلەمان. ئەوەی کە لەسەر ئێمە پێویستە ئەوەیە کە لە ناو هۆڵی پەرلەمان هەوڵی ئەوە دەین کە کۆبوونەوەکانی پەرلەمان تێک نەچێ، بە باشترین شێوە هەوڵە دەین، یعنی هەوڵە دەین ئەو بارگرژیانەی کە هەن خاویان کەینەوە وا بکەین پەرچەکردار دروست نەبێ، بەڵام هەمومانە ناکاتەوەی کە ئەمانە ئیستیغلال بکرێن، ئەم شێوازانە ئیستیغلال بکرێن بۆ ئەوەی ئەندامی پەرلەمان هەوڵی دروستکردنی پشەوی بە هەوڵی لێکترازاندنی فراکسیۆنەکانی ناو پەرلەمان بە بەتایبەتی کە ئێستا ئێمە لە بارودۆخەکەین لە هەموو کات زیاتر لە ناو خۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەش پێویستمان بە یەکڕێزی هەیە. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی شەڕ بووینەتەوە، هەمومان پێکەوە ڕوبەڕووی شەڕێک بووینەتەوە کە 1050 کیلۆمەتر درێژایی سنووری ئەو شەڕەیە. بە هەمان شێوە بە دووچاری بارودۆخێکی ئابووری ئێجگار خراپ بووینەتەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا قوتی ڕۆژانەیان کەوتۆتە مەترسیەوە. هەموو پرۆژەکان لە هەرێمی کوردستان وەستاون، لە کرێکارێکەوە بۆ خاوەن سەرمایە هەمووی دووچاری کێشە و تەنگژە بووە و ئەمە بارگرانیەکی قورسی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. هەموو ئەمانە وامان لێکا کە ئێمە بە یەکڕێزی خۆمان ئەم بارودۆخە تێپەڕێنین. بە هەمان شێوە ئەو تەنگژانی لە دەرەوەی هەرێمی کوردستانیشان، ئەو تەنگژانی لە دەوروبەرمان دروستە بن، بە تایبەتی ئەو ڕووداوانەی سەبارەت بە پرسی کورد لە هەر یەکێک لە پارچەکانی کوردستان دروستە بێ، ئەوەش دیسانەوە پێویستی بەوە هەیە بە یەکڕێزی تێپەڕێنین لە ناو هۆڵی پەرلەمان، لە دەرەوەی هۆڵی پەرلەمان هەموو ئەو بابەتانەیە وروژێنرێن و ئەبنە هۆی پەرتکردنی فراکسیۆنەکانی پەرلەمان بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەدای پەرلەمان دروستە بێ. پەرلەمانی کوردستان ئەگەر دابەش بێ، ئەگەر فراکسیۆنەکانی دابەش ببن، هیچ کارێکی لەبەر ناڕەوە. هیچ فراکسیۆنێک لە پەرلەمانی کوردستان زۆرینە نییە تا بتوانێت بە تەنها خۆی هەموو بڕیارەکانی پەرلەمان تێپەڕێنێ. بۆیە دەرکردنی بڕیارەکان، دەرکردنی یاساکان، تەنانەت لێپێچینەوە لە حکوومەت و پرسیارکردن و لێپرسینەوە لێ و گوێگرتن لێ و گفتوگۆکردن لەگەڵی، لەبەرەوەی کە ئێستا حکوومەتێکی یەکڕێزی نیشتیمانی هەیە، هەر دیسانەوە پێویستی بەوە هەیە مڕاعاتی یەکتر بکەین، یەکتر بخوێنینەوە، دژ بە یەکتر قسە نەکەین، دژ بە ڕەمزەکانی یەکتر قسە نەکەین کە بەداخەوە لەم دوو سێ کۆبوونەوەی ڕابردوو دووبارە بۆتەوە. بەڕاستی ئێمە تاسەر ناتوانین بەم شێوەیە ئەدای پەرلەمان و بەرنامەی کاری پەرلەمان بینە دەست میزاجی تاکە کەس. ناتوانین قبوڵی بکەین کە هەر جارە و بە بیانوویەک ئەو لێک نزیک بوونەوانەی کە لە نێوان فراکسیۆنەکان هەیە بۆ تێپەڕاندنی هەندێک پرسی نیشتیمانی بکەینە قوربانی ئەوەی تاکە کەسێک ئەوێت بە ئارەزوی خۆی قسە بکە، بە تایبەتیش کە ئێستا دانیشتنەکان بەڕاستە و خۆی بڵاوە بێتەوە و لە ئەنجامی ئەمە ڕەنگە ئەمە وای کردوێت کە هەندێک پەرلەمانتار بیانەوێ زیاتر لەوەی کە پێویستە قسە بکەن و جەوی ناو پەرلەمان بۆ ئاراستەیە بڕن. بۆیە
بەدڵنیاییەوە ممارسی سەلاحەتی خۆمانەکەین وەکو دەستەی سەرۆکایەتی و چیتر ئەم بابەتانە ناهێڵین بەو شێوەیە بڕوە ویسمان هێوریکەینەوە بەڵام بەداخەوە بەو شێوەیە نەبوو و هیواداریشین لەمەولا هەر بابەتێکی لەم شێوەیە یەتەکایەوە ئەو تێکچڕژانە لە ناو پەرلەمانە دروست نەبێ ئەو پەرچە کردارە توندانەی دروستە بن بەو شێوەیە ئەوەندەی تر ئەو بارگەژیانەیە کە هەن زیاتر یەکەن و بێتە هۆیەوەی کە ئەو ئامانجەی هەمومان لە پێناویە کۆ بووینەتەوە کە بریتیە لەوەی پێکەوە بە یەک ئیرادە هەوڵی هێنانەکایەی بارودۆخێکی باشتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ کورد لە هەر چوار پارچەکە بە تایبەتی کە ئێستا ئێمە باسی مەسەلەیەکی نیشتیمانیەکەین کە باسی کۆبانیە ئەوەمان لە دەست دەرەچێ و ڕەنگە تاکە کەسێک یەک کەس هەموو ئاڕاستەی ئیشەکەمان لە دەست وەربگرێ ئێمە دوایەوەی کە قسەکانی پەرلەمانتارمان بڕی کە ئاگاداریەکەینەوە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان سەرۆکی پەرلەمان بۆی هەیە ئەندام پەرلەمان ئاگادار بکاتەوە لەوەی کە هەر قسەیەک لە بەرنامەی کاری پەرلەمان دەرچوو ئاگاداری کاتەوە کە لە بەرنامەی کار لایەوە جاری دووهەم کە ئاگاداری کردەوە ئۆتۆماتیکیان لە جاری دووهەمە ئاگادارکردنەوەی سەرۆکی پەرلەمان ئەبێتە هۆی سڕینەوەی قسەی ئەندامی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆ ئێستاش کێ قسەیەکی هەیە